بۆ ئەو بینەرە خۆشەویستانی کە ئارەزووی تەماشاکردنی لایڤ یاریەکان دەکەن، ئەوە کەناڵێکی زۆر ناوازم بۆتان هێناوە کە هەمیشە لایڤ یاریەکان دەکاتەوە و ماوەی لایڤەکانی چەندین کاتژمێرە. دەتوانن کاتی خۆش لە لایڤەکانیدا بەسەر بەرن. لینکی کەناڵەکەی لە دیسکریپشنە. هیوادارم پشتگیریەکی زۆری بۆ بڕوات. هیوادارم بتوانین کەناڵەکە بگەێنین بە 3000 سبسکرایب و ئەگەر پشتگیریەکی زۆری بۆ بڕوات، خاوەنی ئەم کەناڵش کوالیتی ڤیدیۆ و کارەکانی بەرزتر دەکات. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. لیستی ناوی ئەو کەسانەی کە بە شێوەیەکی کتوپڕ مردوونە، لیستێکی دوور و درێژە بەڵام زێ سەرنجیشە کە زۆربیان هونەرمەند و میوزیکژن و وەرزشەوان و کەسایەتیە گشتیەکانی ترن کە پێشبینی مردنیان کراوە بە شێوەیەکی قوڵ یاخود بڵێن خۆیان پێشبینی مردنی خۆیان کردووە. ئەمڕۆ باسی ئەو کەسایەتیانە دەکەین کە پێشبینی مردنی خۆیان کردووە. بەڵام سەرەتاوەکو چاکیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش چاڵاک بکەن. فەرمونیە ساش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. لە وەرزی حوتەمی بەرنامەی ستار ئەکادیمی لە بەرگەی کورسی دامپیانان ڕامی باسی یەکێک لە خەونەکانی کرد کە لە یەکێک لە شەوەکاندا بینی بووی کە لە خەیاڵی کاتی منداڵیدا بوو کە لەگەڵ هاوڕێیەکی لە ئۆتۆمبیلێکدا بوون و ئەو شۆفێری ئۆتۆمبیلەکە بوو کە تێیدا تووشی ڕووداوێک بوون و لە دوای ئەوەی تووشی ڕووداوەکە بوون چاوەکانی هیچ شتێکی تری نەدەبینی جگە لە ڕەشایی تۆخ. ڕامی بەو کابوسە دەگیریا و هاوڕێکانیشی لەگەڵیا دەگیریان و هەواڵی ئەوەی پێدان و گوتی من زۆر دەترسم لەم خەونە. خەونەکە کاتیە هەرماوە جارێک دێت و دەچێت. زۆر کاتکە لە ماڵم یاخود لە سەیران لەگەڵ هاوڕێکانم تا درەنگانی شەو دەمێنینەوە و هەر کاتێک ئەو ئۆتۆمبیلانە دەبینم کە ڕوبەڕوومان دێت زۆر دەترسم و لە نێو بەرنامەکەدا بارودۆخی تێک دەچوو. ڕامی کاتێک خەونەکەی دەگێڕایەوە لەگەڵیشیدا دەگریا و نەیدەزانی کە داهاتووی خۆی بەو جۆرە دەبێت. لەسەر مانگی داهاتووی پێشکۆتایی هاتنی بەرنامەکە ڕامی لەگەڵ هاوڕێیەکی لە ئۆتۆمبیلێکدا دەبن. لە 6 مانگی ئۆکتۆبەر تووشی پێکدادان دەبن کە 3 کەس لەنێو ئۆتۆمبیلەکەدایە و ڕاستەوخۆ ڕامی گیان لە دەست دەدات و لاشەکەی بەپەلە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی دەمرداش. یەکێک لە هاوڕێکانی گوتی کە سەردانی ماڵیانی کردووە 2 ڕۆژ پێش مردنی ڕامی و چاوی بەدایکی کەوتووە و ڕامی وەسیەتی کرد و پێی گوت کە هەمیشە سەردانی دایکم بکە لە نەبوونی مندا و زۆرێک وای دەگوت وەک ئەوەی بزانێت کە جارێکی دیکە چاوی پێ ناکەوێتەوە. هاوڕێکەی وتی هیوای ئارامگرتن ئەخوازم بۆ دایکی. ڕوحی شەڕانگێز کە جارێکیان خەریکی وتاردان بوو، ئەویش بە بۆنەی چوونە نێو دنیای ناودارانی زۆرانبازی هەتایی. جیم هیلیوغ گوتی هەر مرۆڤێک لەسەر ڕووی زەوی بێت ڕۆژێک لە ڕۆژان دڵی لە لێدان دەوەستێت، بەڵام ڕۆحی شەڕانگێز هەمیشە دەمێنێت. دوای ئەم وتارە کەمتر لە ڕۆژێک هیلیوغ دڵی لە لێدان دەوەستێت و دەمرێت کە ئەمەش ڕێکەوتێکی سەیرە. لە ساڵی 2003 هونەرمەند عەلا وەلیدین خەریکی گرتە ڤیدیۆی فیلمێکی بوو بە ناوی ئەلعەرەبی تەعریفە، بەڵام نەیتوانی تەواوی بکات. ئەویش بەهۆی مردنی کتوپڕەوە لە تەمەنی 40 ساڵیدا و پێش مردنی عەلا وەلیدین کارێکی سەیری کردبوو کە هەستا بوو بە کڕینی گۆڕێک لە شاری نەسر. براکەی عەلا لێدوانی لەم بارەوەیەدا و گوتی براکەم گۆڕێکی لە شاری نەسر کڕی نزیکەی 3 مانگ پێش ئێستا و بەشێکی زۆری قورئانی ئەخوێندەوە لە بەشی داپۆشراوی گۆڕەکە و هەموو ڕۆژانێکی هەینی داوای لە مەلایەکی ناوچەکەدا کرد کە پێکەوە بچن بۆ سەر ئەو گۆڕە و قورئان لەسەری بخوێنن و هەمیشە سەردانی ئەویان دەکرد بە بێ هیچ هۆکارێک و هەروەها دەچ و سابوونی دەکڕی کە تایبەت بوون بە شوشتنی مردوو و ئەیدا بە برا بچووکەکەی و پێی دەگوت ئەمانە بەکاربهێنە بۆشتنم دوای مردنم و هەروەها براکەی عەلا گوتی هەمیشە ئەم سابوون و بابەتانەی ئامادە دەکرد و پێی دەوتم بەمانە بمشۆن کاتێک مردم و ئەم قسانەی ساڵێک پێش مردنی بوو.
فرانک باستوری پێشبینی مردنی لە ڕاگواستنی ڕاستەوخۆدا. فرانک باستوری یاریزانێکی یاری بەیسبۆڵە و پێشکەشکاری بەرنمەیەکی رادیۆیی بەناوبانگە. لە کاتی بەرنمەیەکیدا لێدوانیدا لە خۆشەویستیەکەی بۆ پاسکیلی ئاگرین و گوتی ئەوانەی کە ڕێگەکە دەبڕن بێ هیچ ڕێزگرتنێک لە ئاماژەکان ئەوە نەفرەتیان لێبێت و لە هەر کاتێکدا بێت من دەبینەوە لەسەر ڕێگای خێرای 210 کە لێرانەدا ئاماژەی بە مردنی خۆی کرد لەسەر ڕێگای خێرای 210 و لە هەمان ڕۆژدا تەنها سێ کاتژمێر دوای وتارەکەی باستوری کۆچی دوایی کرد، ئەویش بەهۆی ڕووداوێکی پێکدادان و لە ڕێلادان و کۆچێکی کاریگەری کرد لەسەر ڕێگای خێرای 210. لە 26 سێپتێمبەری ساڵی 2011 مایکی ویرش گیتارژانی تیپی پێشووی وایزەر باسی لەوە دەکرد کە هەمیشە خەون دەبینێت و خۆی بە مردووی دێتە پێش چاو، ئەویش بەهۆی جەڵدەی دڵەوە و خودی خۆی بەم زۆرە باسی ڕووداوەکەی دەکرد کە لە شاری شیکاگۆ بووم خەونم بینی کە مردبووم و لە کۆتایی هەفتەی داهاتوو دڵم هێرشی دەکرد لە خەومدا و پێویستم بە نووسنێکی باش هەیە ئەمڕۆ و لە دوای ئەم قسەیەوە کەمتر لە چەند مانگێک لە ژوورەکەی بە مردووی دۆزرایەوە، ئەویش بەهۆی جەڵدەی دڵەوە کە لە ئەنجامی زۆر بەکارهێنانی مادەی هۆشبەر تووشی بوو. بۆب مارلی یەکێک لە بەناوبانگترین گۆرانی بێژەکان کە لە جامایکا لەدایک بووە، خاوەنی بەهرەیەکی زۆر بووە کە توانیوێتی خۆی هۆنراوە بنووسێ و ئاوازی بۆ دانێ و پاشان لەگەڵ گروپەکەیدا گۆرانێکە بڵێت. ئەم گۆرانی بێژە بە گۆرانی یەخیەکانی بەناوبانگە دەربارەی ستەمکردن و هەوڵی داوە بۆ دادپەروەری و ئازادی و ئاشتی و توانیوێتی بە ملیارەها هەوادار لە خۆی کۆ بکاتەوە. یەکێک لە وتە بەناوبانگەکانی لە ناو هاوڕێکانیدا ئەوە بووە کە وتویەتی من لە تەمەنی 36 ساڵیدا دەمرم و کاتێک هاوڕێ نزیکەکانی لە هۆکاری قسەکەیان پرسیوە ئەویش وتویەتی چونکە حەزرەتی مەسیح لە 36 ساڵیدا مردووە و هەرواش بوو بۆب مارلی لە تەمەنی 36 ساڵیدا مرد، ئەویش دوای ئەوەی تووشی زۆرێک لە شێرپەنجەی پێز بوو کە لە ژێرنینۆکەکانی پەنجەیدا دروست ببوو دەبوو ئەو شوێنانەی کە تووشی نەخۆشیەکە بوون ببڕدرێنەوە، بەڵام بەهۆی بیر و باوەڕە ئاینیەکەیەوە ڕاتی کردەوە کە هیچ پارچەیەکی جەستەی ببڕدرێتەوە بۆیە نەخۆشیەکەی پشتگوێ خست، ئەمەش بووە هۆی ئەوەی کە بە هەموو جەستەیدا بڵاو ببێتەوە و پاشان بمرێت. مارک توین نووسەرێکی کۆمیدیای ئەمریکیە کە لە ساڵی 1835 لەدایک بووە، خاوەنی چەندین ڕۆمانە کە بە باشترین کارە ئەدەبیەکان دانراون، ناوبراو هاوڕێی چەندین کاربەدەست و هونەرمەند و خاوەن کارگە و بنەماڵە شاهانەکانی ئەوروپا بووە. ڕۆژێک توین وتویەتی من لەگەڵ ئەستێرەی هاڵی کە ئەستێرەیەکی کلکدارە کە 75 ساڵ جارێک دەردەکەوێت هاتوومە ئەم دنیایەوە. ساڵی 1835 ساڵی دەهاتوو دیسان ئەستێرەکە دێتەوە، پێشبینی دەکەم منیش بڕۆمەوە لەگەڵی. پێشبینیەکەی توین ڕاست دەرچوو، لە دوای نیسانی ساڵی 1910 کۆچی دوایی کرد دوای ئەوەی کە ئەستێرەی هاڵی یەک ڕۆژ بوو لە زەوی نزیک بووبەوە. جیم مۆریسۆن یەکێک بوو لە ئەستێرە بەناوبانگەکانی میوزیک لە جیهاندا کە لە 27 ساڵیدا کۆچی دوایی کردووە لە ئەپارتمانێک لە پاریس. جیم مۆریسۆن ژیانێکی زۆر ئاڵۆزی هەبوو، ئاڵودەی کهول و مادە هۆشبەرەکان بوو و هەر ئەمەش بوو هۆکاری مردنی لە تەمەنێکی گەنجدا، بەڕێکی زۆر مادەی بێهۆشکەری خواردبوو. لە ساڵی 1970 دوای ئەوەی دوو هاوڕێی مردن بە ناوەکانی جیمی هێندریکس و جانیس جۆپلن لە دانیشتێکی خواردنەوەدا بە هاوڕێکانی وتووە هاوڕێیان ئێوە لەگەڵ ژمارە سێدا دەخۆنەوە و هەرواش بوو دوای ئەو قسەی هەمان ساڵ مردوو بوو بە ژمارە سێ. نوتوریۆز B.I.G یەکەم ئەلبوم کە گۆرانی بێژی ڕاب نوتوریۆز بەرهەمی هێنا بە ناوی ئامادەم بۆ مردن بوو کە هۆندراوی گۆرانیەکە لەبارەی مردن و خۆکوژیدا بوو. یەکێک لە ڕستەکانی بریتی بوو لە سوێن دەخۆم بەخوا مردم بانگم دەکات. سەیریکەی لەوەدا بوو دوای ماوەیەکی کورد مرد دوای ئەوەی تەقەی لێکرا لە لۆس ئەنجلس لە ساڵی 1997 بەم شێوەیە کاروان نەهونەریەکانی زۆر زوو بە کۆتایی هات. توپاک شاکوور کاتێکی کەم پێشکوژرانی بە فیشەک لە ئۆتۆمبیلەکەی خۆیدا بینراوە. گۆرانی بێژی ڕاب توپاک شاکوور کاتی مردنی خۆی زانیوە و لە لێدوانێکیدا لە بەرنمەیەکی ڕاستەوخۆی PBS ئەمریکیدا باسی کردووە. دوای ئەوەی لیان پرسیوە ساڵانی داهاتوو چۆن ئەبینیت، توپاک شاکوور لە وەڵامدا وتویەتی من لە گۆڕدا دەبم لە باشترین کاتەکانمدا و لە ساڵی 1996دا مرد. سەیریەکەی لەوەدایە کە لە زۆربەی گۆرانیەکانیدا بە شێوەیەکی سەیر کۆتایی هاتنی خۆی باس کردووە.
لە دیارترین ئەو گۆرانیانەی تووڕەنیم لێت و تەنها خوددا دەتوانێت بڕیارم لەسەر بدات. تا ئێستا ئەم بابەتە وەکو ڕێکەوتێک لێک دەدرێتەوە. ئێوەش ڕای خۆتانمان لەسەر ئەم بابەتە بۆ بنووسن. بەم جۆرەش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا. وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی دەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن. و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.